ئازانی کورسانی و سلااوان لەبێت لە بەرنمەیەکی تری فیل لە بەغداد لەگەڵتان دەبین. هەمیشە کە باس لە مافە یاسایی و دەستوریەکانی کورد لە بەغداد دەکرێت، باس لە هەموو ئەو مافانە دەکرێت کە بەپێی دەستور و یاسا بەرکارەکانی عێراق بە کورد دراوە و پێویستی بەوەیە جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە دەزانین بەشێکی زۆری ئەو یاسایانەی کە لە عێراقدا هەن بەشێکی بڕگە و مادەکانیان تایبەتە بە مافەکانی کورد، بەڵام تەنها لەسەر ڕەفەی پەرلەمان و تەنها حبر على الوەرەقن و ئەگەر هێزێکی سیاسی نەبێ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانە، ئەوە کورد هیچ مافێکی یاسایی و دەستوری لە عێراق بەدەست ناهێنێ. ئێمە دەزانین بۆ هەر پرسێک بۆ هەر بابەتێک کە بە پێی یاسا و دەستور لە عێراق بە کورد دەدرێ، پێویستی بەوە هەیە کە یەکڕێزی کورد لەلایەک و چوونە بەغداد و دانیشتن لەگەڵ هەموو پێکهاتەکان بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە بۆ کورد پێویستن. ئێمە دەزانین عێراق وڵاتێکی فرەپێک هاتەیە، بۆیە ئەگەر بمانەوێ مافەکانی کورد لە عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستەبەر بکەین، دەبێ بگەڕێینەوە بۆ هەموو پێکهاتە و لایەنە سیاسیەکان و بە زمانی دانوستان و گفتوگۆ هەوڵی ئەوە بدرێ کە ئەم یاسایانە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ. هەر لە زمانی سەرۆک مام جەلالەوە ڕێبازی سەرۆک مام جەلال بەو شێوە بوو کە بۆ هەر پرسێک یاسایی و دەستوری کە پەیوەندیدار بوو بە مافەکانی کورد، ئەو لەسەر مێزی گفتوگۆ هەموو لایەن و پێکهاتەکانی لە دەوری خۆی کۆ دەکردەوە و لەو ڕێگەیەوە دەیویست مافەکانی کورد فەراهەم بکە. ئەوەشی کە ئێستا دەیبینین سەرۆک بافڵ بە هەمان ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بۆ هەر پرسێکی گرنگ کە تایبەت بێ بە کورد و بە کوردستانیان دەگەڕێتەوە بەغداد و لە ڕێی دانوستانەوە دەیەوێت ئەو بابەتانەیەک لا بکاتەوە. بۆیە ئێمەم شەو لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین تا چەند گرنگە هێزێکی سیاسی، پاڵپشتێکی سیاسی لە پشت جێبەجێکردنی هەموو ئەو یاسایانەوە بێ کە لە عێراق دەردەچن و بۆ کورد و هەرێمی کوردستان گرنگن. و لەوەش گرنگتر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم پرسە هەر لە زمانی سەرۆک مام جەلالەوە تا ئێستاش چی بووە و یەکێتی چۆن دەیەوێت هەموو ئەو مافە یاسایی و دەستوریانەی کە تایبەتن بە کورد و کوردستانیان بۆ هەرێمی کوردستانی مسۆگەر بکە. بەسپاسەوە میوانەکانم زۆر بەڕێز ساڵح عوسمان بەخێر بێ، کاندیدی ژمارە حەڤە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەسپاسەوە میوارێ لەگەڵمانە زۆر بەخێر بێ کاک ساڵح. کاک عوسمان محەممەد عوسمان، کاک محەممەد زۆر بەخێر بێ. کاک محەممەد ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە، ئەو لە ناو شەڕەکەیە بۆ دەزانی یەکێتی چی بۆ کورد کردووە. زۆر بەخێر بێن فەرمونون. بەسپاسەوە کە ئەم ئێوارەیە لەگەڵمانن. کاک محەممەد بە ئیجازەی جەنابتان، کاک ساڵح لەبەرەوەی کاندیدە هەرچەنە کەم کەس هەیە ساڵحی جوازات نەناسێت، هەموو ئەو خزمەتانەی کە ساڵانێکە بە خەڵکی ئێمەی کردووە لە بوارەکەی خۆی لە بەڕێوەبەراتی جوازات کە هەمیشە دەرگای واڵا بووە بۆ خزمەتی هاوڵاتیان و بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی. بەڵام لەبەروی ئێستا بەڕستان کاندیدن، پێمان بڵێ ساڵحی جوازات کێیە و بۆ بڕیارتدا لە ساڵحی جوازاتەوە ببی بە ساڵحی پەرلەمانتار؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنمەکەتان، بۆ هەموو دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی ژمارە 222. من ساڵح عوسمان ناسراو بە ساڵحی جوازات کاندیدی ژمارە حەڤەم بۆ پەرلەمانی عێراق لە بازنەی سلێمانی. دیارە من فترەیەکی زۆر خزمەتم کردووە هەر لە سەرەتاوە لە ڕیزەکانی بزوتنەوەی خوێندکاران لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە دواپلەم سکرتێری گشتی کۆمەڵی خوێندکاران بۆ ئەوجار دوای ئەوە لە حزبی شام و پلەکانم بڕیوە تا گەیشتومەتە سەرکردایەتی و ئێستاش ئەندامی ئەنجومەنی پشتیوانیم لە حکوومەتیشا ماوەی 23 ساڵ خزمەتێکی بەرچاوم کرد لە بواری پاسپۆرت و مانەوە. ئێستا گەیشتومەتە ئەو قەنەعاتی کە کاتیەوە هاتووە ئێمەش هێزێک بین لەو هێزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆمان بۆ بەغداد تەرخام بکەین لەبەر ئەوەی چەقی قورسایی خەباتی ئێمە لە ڕووی کوردایەتی و نەتەوایەتیەوە لە بەغدایە هەروەک مامۆستاکەمان جەنابی مام جەلال پێمانی فەرموو کە ئێمە کۆی خەباتەکەمان چڕکەینەوە لە بەغدا، چونکە مرکز و ناوەندی مافەکانمان
لەوەیە کە لە چوارچەوەی دەستوورەکان نووسراوەتەوە پێویستی بەوە هەیەکەوە خەباتێکی پەرلەمانتاری دیبلۆماسی بکەین لە بەغدا بۆی کەوا ئەو حەقانی کە وەرمان نەگرتو بیسەنین. هەردووکتان باوکتان ناوی عوسمان بوو بۆیە ناوەکەم برای یەشین. کاکە محەممەد ئێوە ساڵانێک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون دەزانن لەوێ چی دەگوزارێ بەتاکید بینیوتانە واقعەکەتان بینیوە منە مەوێ بگەڕێنەوە بۆ سەردەمانێک کە سەرۆک مام جەلال خۆی لە مەیداندا بوو و ئەو شەڕی مافە یاسایی و دەستوریەکانی کوردی دەکرد. ئێمە ژمارەیەکی زۆر یاسامان هەیە لە عێراق بەڵام کێشە لە جێبەجێکردنەکەیەتی بە تایبەت ئەو بڕگە و مادانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە. سەرۆک مام جەلال چۆن ئیشی لەسەر ئەمە دەکرد؟ بڵێ زۆر سپاس بۆ جەناب، سپاس بۆ ئەم بەرنامەیە ئێمەتان بانگێشتن لە دهۆکەوە. بەتاکید ئیشکردن لە بەغدا زۆر قورسە، ئاسان نییە. ڕاستی ئێمە دەستورێکی جوانمان هەیە، ڕاستە بڕگە و مادەکانی زۆر باشە، ڕاستە زۆر بڕگە و مادەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەمە هەمی وایە. بەڵام ئەگە قووەتێکی سیاسی هێزێکی سیاسی لە پشت جێبەجێکردنی بڕگە و مادەکانی دەستورۆ نەبێ بێگومان هیچ کەسێک ناتوانێت یەک هەنگاو لە بەرەوپێشچوونی دەستور بچێتە پێشەوە. ئەو سەردەمانەی کە سەرۆک مام جەلال لە بەغدا بوو زۆربەی کاتەکانشی لە کەرکووک بوو بۆ یەکە ئێمە لە نزیکەوە و من بەندەژ وەکەوەی کە مەسوولی پەیوەندیەکانی بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک زۆرترین کاتمان دەبوو ئێمە بچینە خزمەت سەرۆک مام جەلال بۆ ئەوەی لە کۆی ئەو پێشاتانەی کە لە کەرکووک و ناوچەکە هاتوۆتە پێشێ بە جەنابی بگەێنین. بۆ ئەو مەبەستا ئەوەی کە ئێمە لە نزیکەوە تێگەیشتین هەر بڕگە و مادەیەکی دەستور ئەگەر سەرۆک مام جەلالی لە پشت نەبێ وا بە ئاسانی ناڕوە، نەک هەر ناڕوا پێچەوانەکەی ڕاسترا. یان ئەمەش تەجروبەی خۆمان کە لە پەرلەمانی ینی ئەزمموی خۆمانە لە پەرلەمانی عێراق ئەو 4 ساڵە 2004 بۆ 2010 کە لە پەرلەمان بووینە ئەو ڕۆژەی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان پێکەوە بووینایە و یەک خیتابمان هەبوایە بە یەک ئاڕەسە کارمان بکردایە نەک هەر حرمەتمان لێ ئەژیرا ئەگەر بێ و هەومان پێکەوە بووینایە ئەوەی دەمانویست جێبەجێ ئەکرا. بەڵام ئەو ڕۆژەی کە بە پێچەوانە پێکەوە نەبووینایە نەک هیچمان بۆ ناکرا حرمەتش لێمان ناژیرە. جا مختصر مفید لێرە ئەوەیە ئێمە لە پشت پرۆسەی دەستوریەوە لە پشت پرۆسە یاسایەکانەوە ئێمە پێویستمان بە کارکتەری بەهێز هەیە کە بتوانێت پاڵنەر بێ بۆ جێبەجێکردنی مادەکانی دەستور. چونکە مادەکانی دەستور کارێکی وە ئاسان نییە، ینی کەسێک بە ئارەزوی خۆی بیدا بە جەناب و یان لێ دۆرگرێتەوە، بەڵکو ئەوەی کە ئەوترێ ئەبێ بسەندرێ، ینی نادرێ بە بسەندرێ. ئێمە لە پەرلەمان ئەو ساڵانە ئەو تەجروبەی ئێمە زۆربەی یاساکان کە ئەوەی پەیوەندی بە کوردستانەوە هەبووە یان پەیوەندی بە کۆی پێکاتەکان، چونکە ئێمە زۆرجار لەسەر پێکاتەکان کێشەمان بۆ دروستە بوو. مەسەن بۆ نمونە لە مادە 4 دەستور ئەڵێ ئەللۆغەتان ڕسمیەتان ئەلعەرەبیە وەلکوردیە. باشە نەیانە هێز ناو پەرلەمانە بە کوردی قسە بکەین، نەیانە هێز کتاب لە دائیرەکان بە کوردی بڕوە، نەیانە هێز و توانای کوردی لە عێراقا بە دەرکەوێ. ئەمە وای کردبوو پێویستی بە پاڵنەرێک بوو دەبوو ئێمە بە شێوەیەکی تر بتوانین مارەسەی مافە دەستوریەکانی تەنانەت تا ئێستا ژێمە لە چەندمانی ڕابردوو بینیمان بڕیارێک بۆ کەرکووک کە وەڵامدانەوەی تاقیکردنەوەکان دەبێت تەنها بە زمانی عەرەبی بێت کە ئەمەش پێشێلی دەستور بووجارکەوەتا هەتا ئێستا ئەو پێشێلکاریانە بەرامبەر بە کورد بەردەوامی هەیە ئەگەر ئەم پاڵپشتە سیاسیە نەبێت. ئەگەر بێ و لە ڕابردوو بۆ ئێستا و بۆ ئایندەش ئەو یاسایانە کە لە عێراقەیە یان لە دەستورە هاتووە ئەگە پاڵپشتێکی بە قووەتی سیاسی نەبێ بە تەئکید هیچی ناڕوا و هەمووی لە ناو خۆی ئەبێتە مجەمد ئەبێ و لە شوێن خۆی ئەمەیە. بۆ یەکە ئێستاکە ئەوەی کە جێی ئومێدە بۆ ئێمە ئەوەی کە ئێستا دڵمان پێی خۆشە و لە دوای کۆنگرەی پێنجش ئەوەی کە ئەیبینین حرەکەیەکی بە ئاڕاستەی بەغدا لە شێوەی حرەکەی سەرۆک مام جەلال بۆ بەغدا بوونی هەیە. ئەمە دڵی هەمومانی خۆش کردووە و ئەم حرەکەی و ئەم جوڵەیە ئەمە لە سەرۆک بافڵدا ئەبینینەوە و بەدەلیلی ئەوەی کە لە ڕابردووە کۆمەڵێک یاسا هەبوو ئەم یاسانە هەمووی لە ڕێی تەوافقاتی سیاسی
لە ڕێی کۆڕ و کۆبنەوەکان لە هەموو ئەوانەی کە هەیە بەکارهێنرا تاکو گەیشتینە ئەوەی کە فعلەن ئێستاکە هەست بە بوونی خۆمانەکەین لە دوو ناحەیەوە لە دووبارەی یەکێکیان ئیجازەمدا یەکێکیان لە ناوچەی کێشە لەسەرەکان هەست بەوە ئەکەین کە کورد ئێستاکە بوونی هەیە حرەکەیەکی کردووە ئەمە بەچی ئەمە بەوەی توانیمان دەنگی زۆر کۆ بکەینەوە لە ناوچەی کێشە لەسەرەکان ئەم دەنگ کۆکردنەوەی سنگمانی زیاد کرد لە بەغدا ئەم سنگە وای کرد سەرۆک بافڵ کە ئەچێتە بەغدا باشتر بتوانێت توافقاتی سیاسی بکە چونکە لە کۆتاییە مەرجعی ینی عمقی استراتیجی ئێمە بۆ ئەم قۆناغە بە دیاریکراوی بەغدایە چونکە بەغدا مەزدەری اقتصادە مەزدەری توافقاتی اقتصادیە مەزدەری توافقاتی سیاسیە شوێنی پەیوەندی نێودەوڵەتی و دیبلۆماسیەکانە هەموو ئەو هێز و توانیانەی کە لە ڕووی ئیداری خەدەمی لە پێکەوە کارکردن بەزەرەکەی بەغدایە ئەگەڕێم وڵات دواتر لەسەر بابەتە وتر قسە ئەکەین ئیجازەم بۆ یەکە ئێمە دەبێت لەم پێناوە لەم چوارچێوەیە کار بکەین بەشی دووەم ئەوەی کە ئێستا بینیمان کە ئەوەی کە سەرۆک بافڵ لە بەغدا کردی چارەسەرکردنی کێشەی موچە کە ئێمە چەندین ساڵە بەدەستێەوە ئەناڵێنین چەندین خێزان لەبەر یەک هەڵوەشە چەندین ماڵ و ژیان و ئەمانە ئاوارە و ڕۆیشتن و تووشی پاشەگەردانی بوون بەڵام تەمەشاکەی بە دوو حرەکە و دوو جوڵەی کاروەکو خۆشی فەرمی ڕۆژێ لە تاران و ڕۆژێ لە بەغدا و ڕۆژێ لە واشنگتۆن و ڕۆژێ لە ئەنقەرە لە کۆتایە ئەوەشی چارەسەر کرد کە زۆر دەمێکە هەوڵدەن تێشی دەستخۆش کاک ساڵح ئێوە ساڵانێکە لە بوارەکەی خۆتان کار دەکەن و ئێوە پەیوەندیکی ڕاستە و خۆتان لەگەڵ بەغایە هەبوو بۆ ئیشەکانتان بەتایبەت لەم ساڵانی دواییدا کەشتەکان هەمووی بە سیستەم دەکرا ئێوە ڕاستەوخۆ پەیوەندیتان لەگەڵ بەغایە هەبووە ئێوە دەزانن گرفت و کێشە یاساییەکان بەتایبەت لەگەڵ بەغدا لەکوێدا بووە و لە چه حاڵەتێکە بەغا کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە ئەو گرفتانە چی بوون کە ئێوە بە چاوی خۆتان ڕۆژانە بینیوتانە لە کاتێکا زانیوتانە یاساکە هەشە بەپێی یاساکە بێ ئێمە لەسەر حەقین ئێمە مافی ئێمەیە بەڵام دوجار کێشە بۆ کارەکان دروست کراوە یعنی ئەم گرفتانە ئێوە هەستان پێکرد بوو بەڵێ خۆی ئەم گرفتانە لە بواری ئیداریە لە بواری دەوڵەتداریە لە عێراقی ئێستا وجودی هەیە و پێویستی بەوە هەیەکەوە پەرلەمانتاری کارەوەکو برای بەڕزم کاک محەممەد دوتی پێویستی بە کاراکتەر و ئەکتەری شارەزا و بوێر و ئازا هەیە زبانزان هەیە کە پسێلەوەی کێشانە چارەسەرکە ئێمە لە بیداەتی دروستکردنی پاسپۆرت و مانەوە لە سلێمانی و دایرەی زینسێش بە هەمان شێوە ئێستا کارتی نیشتیمانیە و هەموو دایرەکانی کە ڕەبتیان بە حکوومەتی ئیتیحادیەوە هەیە ئەمانە کێشیان هەیە کێشەی زۆریشان هەیە ئەو کێشانە یەکەمیان لەوە سەرچاو دەگرێت کە مەسلەی داهات کە بۆ بەغدا دەچێتەوە لە هەمان کاتە شایستە دارایەکانیان هەمووی خسۆتە سەر هەرێمی کوردستان واتە موچەی فەرمانبەرانی ئەوەی دایرەی ئیتیحادەکان لەسەر هەرێمە بە بیانەوەی کەوا میلاکات لێرە زۆرە و لەوێ کەمە نەچوونە ژێرباری ئەو مەشاکلانە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئەو پیداویستانێکەوە مەفروض وایە بۆ دایرەی ئیتیحادەکانی بەغدا کە سەرف بکرێ بۆ ئێرە سەرف بکرێت هەر لە مەسلەی ئالیاتی سیارات و ئەجهیزە و کۆمپیوتەرات و قەرتاسیە و کۆمەڵێک پێداویستی تر هەیە تەنانەت بۆ پێدانی پاسپۆرتی خام کە بەتاڵە لەگەڵ کارتی نیشتیمانی کە پڕەکرێتەوە ینی سەرەیەکی دوورودرێژیان داناوە بۆ وەرگرتن کە دەستماکەوێت ئەمە جگەلەوەی کە ئێمە لە ناو وەزارەتی ناوخۆی عراقیە ئێستاش لەگەڵ دابێ کە ئەم دایرانە سەر بەوێن وەکو پێویست هاوکاری ناکرێن ینی ئەو تعلیماتانەی کە دێن تعلیماتێکن نامن بە هەرێمی کوردستان بەو شێوەی کە ئێمە خەدەماتەکەی هەرێمی کوردستان لە بواری ئەم دایرانەی کە سەر بە ئیتیحادین خەدەماتێکی فراوانە خەدەماتێکە کە ئێمە ڕۆژانە ئەو دایرانە سەرەیەکی کورد دانێن کە ئەو ڕۆژە ئیشەکە تەواو بێ بەڵام تعلیماتەکان ئەو تعلیماتانەی کە دێن تعلیماتێکن کە کێشە و مەشاکل دروست دەکەن بۆ من چەند نمونەیەک بۆ باسکەم لە ژیانی وەزیفی خۆمدا یەکەم لە کاتێکە پاسپۆرتمان کرد بە کوردی من کرامە نوێنەری هەرێمی کوردستان لەوێ ئیشەکە زۆر بە قورسی ڕۆژانی بە ئاسانی ئاسنگێکی زۆریان بۆ جێبەجێکردین بەڵام توانیمان لە ئاخری مادەی 4 جێبەجێکەین کە زمانی کوردی لەسەر پاسپۆرت و پول و پارە بکرە بەڵامێ پاسپۆرتەکەمان جێبەجێ کرد بۆ پارە و پولەکە نەیانکردوە تا ئێستا خاڵی دووەمیان لەسەر مەسلەی ئەوەی کە ئەم دایرانە بە شێوازێکی سیستەماتیک و ئەلکترۆنی ببەسرێنەوە ئێمە چەندی دایری نمونەیەمان دروست کردوان هاوکار نەبوون لەگەڵ ئێمە خۆمان ئەو دەست پێشکەرەمان کرد لەو بوارەدا کۆمەڵێ بواری تریش هەیە مەسلەی ئێستا کۆمەڵی خەڵک لە بواری تەجەنوس کە
کەسێکی ئەزنەبی دێتە ئێرە هەموو شرتەکانی تێدایە مثلەن بۆ نمونە 5 ساڵ ئەگەر زەواجی کرد بە 5 ساڵ جنسی وەرەگرێ ئەگەر زەواجیشی نەکرد بە کەسێکی عراقی 10 ساڵە 10 ساڵەکەی تێپەڕاندووە بۆتە 15 ساڵش تا ئێستا ئەو جنسیانیان بۆ نەکردون ڕێگەزنامەی عراقی کەمە لە قانونی ئیقام و لە قانونی جنسیە ئشارەی پێدراوەکەم قانونانە جێبەجێ بکرێت. باشە کاک ساڵح ئەم گرفتانەی کە بەڕێستان باسیەکەن تەنها بۆ هەرێمی کوردستان ئەم گرفتانە هەیە ئەوەندەی ئێوە بە دوواداچوونتان کردبێت لە عێراقیش هەمان شێوە گرفتانە هەیە یان جۆرە نەعەدالەتیەک هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتانە لە کاتێکا یاساکە شەریک یاسایە. هەرێمی کوردستان لەو بارەدا بە تەواوی فەرامبەش کراوە و ئەو کێشانە تەنها لە هەرێمی کوردستان هەیە ژمارەیەکی زۆر کەیس و کێشەی کەڵەکەبووی 15 ساڵە هەیە کە ئێمە 2003 لەگەڵ وەزیری ناخۆی هەرێم کە من شاند بووم تێدا چون لەوێ ئەو کێشانەمان هەموو یەکلای کردو لەسەر کاغاز بەڵام لە ئەمری واقع تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەمە وامان پێ دەڵێ کە ئێمە پێویستمان بە تیمێکی کارا هەیە و کوێشێتی نیشتمانی کوردستان لە بەغدا کە بچین ئەو کەیسانە یەکلایی کەینەوە ئەم کەیسانە هەمووی لە وەزارەتەکانە لە لیجانایە ئێستا مەسەلەن بۆ نمونە من کەسێکم سەربازیم من ماجستێری عەسکەریم هەیە لە بەغا تەواوم کرد ساڵی 2005 لە لیژنەی ئەمن و دیفاع کە یەکێکە لە بوارەکان کە پەیوەندی بە وەزارەتی دیفاع و پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و ئاسایشەوە هەیە دەبێت بە کارامەی ئیش بکرێت لەسەر ئەم کێشانە جگەلەوە کێشەی زۆر گەورەترمان هەیە کێشەمان هەیە مەسەلەن موسەی پێشمەرگە لەگەڵ سوپای عێراقا نیو ئەوەندەی ئەوەیە دووقاتە خانەنشینی ئێمە خانەنشین لە هێزەکانی ناوخۆ لە ئاسایش لە پێشمەرگە ئەمانە هەموو دوو بەرامبەر عێراق وەریەگرێ ئێرە نیوە ئێوە وەرەگرێ لە کۆمەڵێک ئیمتیازاتی تریشکە ئەو دایرە ئیتیحادیانە ئەم دایرەی پێشمەرگە کە دەبێت بەشێک بێت لە منزومەی دیفاعی حکوومەتی عێراقی هەتا ئێستا ئەو نسبەی کە جاران دانرابوو لە 115 و لە 113 سەبەت لە 103 یعنی لە 110 غەدرەکەمان لێکراوە کە ئێمە حەستەمان لە منزومەی دیفاعی عێراق هەیە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە و فرامۆش کراوە. باش زۆر باشە کاک محەممەد باس لە ڕۆڵی سەرۆک بافڵ کرد بۆ هەموو ئەو پرسانەی کە پێویستی بەوەیە بچینە بەغداد و چارەسەر بکرێ سەرۆک بافڵ کە دەچێتە بەغداد لە ماوەی شەو ڕۆژێکە تەواوی ئەو پێکاتانی لەوێن دەیان بینێت بە سونی و بە شیعی و هەموو ئەو پێکاتانی کە لە عێراقدا هەن لەگەڵ هەمویاندا دەنیشێ گفتوگۆ دەکا دانوستان دەکا و دوجار دەگاتە ئەو ئامانجەی کە لێرەوە بۆی ڕۆشتووە. گرنگی ئەم بابەتە چییە؟ ینی ئێمە تا چەند گرنگە کە تۆ بتوانی ئێمە باسمان کرد کە عێراق وڵاتێکی فرە پێکاتەیە یعنی دەبێت ئەو گونجاندنەت هەبێ لەگەڵ تەواوی ئەو پێکاتانی کە لە عێراقا هەن بۆی کە بتوانی ئەو ئامانجەی کە تۆ دەتەوێت بەدەستی بهێنی. سەرۆک بافڵ ئەمە ئەکا گرنگی ئەم بابەتە چییە؟ ڕاستیە عێراق وڵاتێکی فرێنەتەوەیە و دەستورەکەش بۆ فرێنەتەوە نووسراوەتەوە و ماوە لە ناو دەستورەکەشە مەفروزە یاساکە جێبەجێکرێت بە تەواوەتی ڕێگری زۆرە هەرۆکی جەنابی کاک ساڵحش باسی کرد ڕێگری زۆرە لە جێبەجێکردنی یاساکە ئەی چی بکەین ئەی دەبێ ئەوە بکەین کەسێکی سەرکردەیەکی ئەکتیڤی بە توانای بە خوێندنەوەی وردی بۆ پێکاتەکانی عێراق بۆ دەسەڵاتی سیاسی ئێستای عێراق بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ سەرۆکاتی کۆمار ئەبێ کەسێک هەبێ زمانی ئەم جۆرە کێشانە لە زمانی ئەم جۆرە کێشانە تێبگا یەکەم جار لی تێبگا دووەم کاری پێ بکە سێم قەنعەت بە بەرامبەرکە ئەوەی ئێستا کە هەیە خۆشبەختانە سەرۆک بافڵ تاڵەبانی توانیوێتی ئەم دەورە وەکو خۆی ببینێ و ئەمە ئەم دەورەش بەشێکە لە تەکمیلەی مادەکانی دەستور ئەمە لەلایەکی ترا چۆن هەموو ئەو خەڵکی کە مافی یاسایی هەیە و لە هەمان کاتە مافی دەستوری هەیە و مافی وەکو مرۆڤژ مافی هەیە و مافی مێژوویشی هەموو پێکاتێک مێژووی خۆیە و لە هەمان کاتە مافی پێکاتەکانش پێکڕا هەمومان پێکەوە ئەمەمان پێڵێک کە ئێستا یەکێتی چۆتە سەر ڕێگە ڕاست و دروستەکە و ڕێگە ڕاست و دروستەکەی سەرۆک مامزەلالی دۆزیەوە و درێژەی پێدا لەم چوارچێوەیە ئەگەر ئێستا تەمەشا بکەی بە هەموو ینی لەگەڵ ڕێزم بۆ حیزبە سیاسەکانی کوردستان زۆر هەوڵدرا بە میکانیزمی جۆرا و جۆر نەیانتوانی بگەنە نقطەی چارەسەرکردنی کێشەی موچە و باقی پێداویستەکانی خەڵکی هەر لەسەر قسەی بەڕێستان زۆر جار ئێمە گوێمان لێ بۆ بینی ومانە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو بەغداد بەڕێکەوت بۆ زۆرێک لە پرسەکان ئێمە ئەم شاندەمان بینیوە کە بەڕێکەوتون بەڵام دوجار ئەم شاندە بە دەستی بەتاڵ گەڕاوەتەوە و
کێشەکان چارەسەر نەبوون زاکە تو فکرەکەم پێ نەبڕی دێنە سەرەوە طبعاً لە کۆتاییە کەس نەیتوانی ئەمە بکە و ئێمە خۆمان باسی ناکەن ئەوە بەڵام ڕێز وزەرای عێراق خۆی بەڕەسمی بە فەرمی دانی بەوەیانە کە سەرۆک بافڵ تاڵەبانی توانیوێتی گرێچۆرەکانی نێوان بەغدا و هەرێم بکاتەوە ئەمەش دیارە ئەمە توانای ئەوێ عقلێتی ئەوێ دیبلۆماسیەتی ئەوێ بیری ئەوێ خۆشبەختانە ئێمە لە دوای سەرۆک مامزەلال ڕێگامان ڕوونە ومێدمان پێێتی و نەگەێمە میلەتەکەش ئومێدی پێێتی ئەمە لەلایەکی ترەوە بە کێشەکانی هەرێمیان کێشەی کورد لە بەغدا ئەبێ بە دوو بەشەوە باسمان کرد یەکیان ناوچە کێشە لە سەرەکان یەکیان هەرێمی کوردستانە لە هەردوو مەجالەکەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ میلەتەکە و بۆ حیزبەکەش باشۆتە پێشەوە ئەوە ئێستا ببینن سیاسەتی ڕاست و دروستی و سەرکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچە کێشە لە سەرەکان کە مەرکەزەکەی کەرکووکە بزانە چی کردووە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانش ئەو کەشەمان بۆ بڕەخسێ دەسەڵاتی یەکێتی بە تەواوەتی ممارەسە بکرێ و ئەزمون بکرێت دڵنیابە لە کەرکووک باشتری لێکرێ لە کەرکووک خەڵکێکی زۆر کە لەگەڵ سیاسەتی یەکێتیان ڕۆیشتن دەنگێکی زۆریان بەلستەکەی یەکێتیدا لە کۆتایە یەکێتی بە تاق تەنیا و بە پشتیوانی هەندێک لایەنەکان توانی ئیدارەی شار وەرگێ لە ماوەی کارکردن لە ئیدارەی شارا و محافزێکی گەنجی کورد و یەکێتی بزانێ ئێستا وەزعی کەرکووک چۆنە بۆ یەکە ئەمە بەهیمەتی سەرۆک بافڵ تاڵەبانی لە بەغداوە ئەو ڕێکەوت نەکرا کە محافزێک بدەن بە کورد و بیدەن بە یەکێتی چونکە یەکێتی لە نەهج و لە بەرنامە و لە عەقلێت و لە بەرنامە و لە فەلسەفەی سەرۆک مامزەلالەوە بۆ ئێستا بۆ کاک بافڵ و بۆ حیزبەکە ئەوەیە کە ئێمە دەبێ هەمومان لە بەغدا لە کەرکووک لە کوردستان هەمومان پێکەوە کارکەین ئێستا بە عەمەلی لە کەرکووک ئەمە جێبەجێ کراوە کە جێ شانازی هەموو لایەکمانە لە لایەکی ترەوە باسمان کرد سەبارەت بە کوردستانش تەمەشاکەین دەسەڵات قۆڕخ کراوە تەمەشاکەین مافی مرۆڤ وەکو پێویست نییە تەمەشاکەین تەوافقاتی سیاسی جێ خۆی ناگرێ تەمەشاکەین حکومەت تەشکیلەکەین حکومەت بۆ حیزبێک و بۆ گروپێکە لە هەموو دنیاە تەوافقاتی سیاسی ئەکرێ ئەنجا دەسەڵات ئەدرێ بۆ و گروپە بۆ هێزێکەوە هەیە کەچی ئێمە تەمەشاکردن ئەم حکومەتی ئێمە حکومەتێکی سێبەر دروست کراوە جۆ لە وەزیر ناگیرێ جۆ لە مدیر عامڕ ناگیرێ جۆ لە ئەوەی کە خۆیان دەیانێت گروپێک ئەماکەن ئەمە محەممەد زۆر جا خەڵک گلەی یەکاوە لەسەر قسەی بەڕێستان ئەڵێ خۆیکێتیش خۆی بەشێکە لەو حکوومەتە ئێمە تووشی دوو حاڵەت بووین یەکیان ئەوەیە ئەگەر حکومت بەجێ دێڵین کە بە خوێنی 22,000 شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکان دروست بووە ئەمە دیسان کارەساتی تر دروستە بێ ئەگەر بەجێشی ناهێڵین ئەم جۆرە گلێ و گازندانە دێتە سەرمان بەڵام ئێمە لە ناو حکومەتە کار بۆ ئەوکەین حکومت چاکەین بە دلیلی ئەوەی کە ئێلەکەیەک هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کراوە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە تەشکیلی حکومەتی ڕاگرتووە بۆ یەکێتی داواکاری ئەوەی حکومەتێک تەشکیلکەین خزمەتی خەڵک بکە هی هەموو خەڵک بێ لە برایم خەلیل و زاخۆوە هی ئەم میلەتە بێت تاکو دەگاتە هەورامان و دەگاتە شارە زور و دەگاتە ئەو آخر نقطەی کوردستان و بە ئاڕاستەی بەغداش بەڵام ئێمە ئەم حکومەتە وا نابینین من نمونەیەکت بۆ بێن بۆ ئێستا ئێمە من ئێستا لە هینم لە دوهۆک بەس حەزەکەم جەماوەری کوردستان لەمە تێبگا جارێ ئەوە لە حکومەتی یەک کەسی یەکێتی بۆی نییە تەعین بێ یەک کەسێک بۆی نییە لە منەزەمات تەعین بێ یەک کەسێک بۆی نییە لە ئیشی عەقاراتکە تەنانەت بۆیان نییە مەزرعەیەکی بچکۆلانەشیانە بێ یەکێتی لە بادینان ئینسانی دەرەجە دوژنێ ئینسانی دەرەجە سێ لە بادینان ئەندامانی یەکێتی یەک شتێکیان بۆ هەیە ئەوەی بەس ئەتوانن ئۆکسزین هەڵبژن هیچی تریان بۆ نییە من لە تو ئەپرسم ئایا ئەمە حکومەتی هەموو خەڵکە ئەگە حکومەتی هەموو خەڵک بێ ئەوها ئەبێ باشە من لە تۆ پرسم ئەگەر ئەمە مافی من بێ لە هەرێمەکەی خۆمە ئەیکەواتە بە چ ڕوویەکەوە بچم لە بەغا داوای ئێمە لە هەرێمی کوردستان ڕاپەڕینمان کرد حکومەتمان تەشکیل کرد پەرلەمانمان تەشکیل کرد بۆ ئەوە تەشکیلمان کرد بتوانین مافی مرۆڤ ئازادی ئەمانە دەستەبەر بێت چونکە ساڵهای ساڵ ئێمە لەگەڵ ڕژێمێکی دیکتاتۆریە ئەمە کێشەی سەرەکی گەلی کوردستان بووە ئێستاکە ئێمە ویستمان دیکتاتۆرێک بگۆڕین بە عەقلێکی دیموکراتی و پێکەوە کارکردن ئێستا ئێمە نەمانتوانی ئەو بکەین بەداخەوە ئێستا لە بادینان ئەو جەوە نییە و لە هەر شوێنێکی لە هەولێر هەر بە هەماشەوە ئەوە نیە بۆ یەکە ئێمە دەبێ
کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کە تەشکیلەکرێ ئەبێ ببێتە حکوومەتی هەمومان ئەبێ بێتە دەسەڵاتی هەموو تاچێکی کورد بتوانێت مارەسەی ژیانی خۆی کە لە بادینان ئەوەی کە ڕخنەیە لە حکوومەت بگرێ هەفتەی ئایندە تووشی کارەساتی بووە یان بە سیارە لێدەن یان سزنیەکەن یان هەڕەشەی لێکن بە تەلەفۆن کارەساتێکی بەسەردێنن ئێستا بەشێ لە کادرەکان ئێمە وا لە سلێمانی ئێستا هەڕەشە و ئامر قەبزیان بۆیان دەرکرۆ لەسەر ئەوەی کە ڕخنەیەکیان گوتو دێن کاکە هەتەنها ئەوە کاکە بام حکوومەتی هەمومان نمونەی شێروانی و هەواڵەکانی ئەوە بەشێکی زۆر هەوا لە سزنی کورا نەگەڵ هەواڵەکانی ئێمەش لەم ڕۆژانە من چوومەتە لای پێشمەرگەیەکی خۆمان لە ناو دهۆک لەگە تەعزیبان نوخە شەوکیان پسڕاندووە پشیشکاوا لە ماڵەوە کەوتووە لەبەرەوە ئەم کارەساتانە زۆرە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە دەیەوێ بە تایبەتی سەرۆک بافڵ تاڵەبانی دەیەوێ ئەم کەشە بگۆڕێ ئەم سیستەمە بگۆڕێ ئەم عقلێتە بگۆڕێ بیکا بە عقلی خزمەتگوزاری بۆ هەموو گەلی دەستخۆش هەر لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 سەرۆک بافڵ ڕووی کردە ئێوە وەکو کاندیدان وتی ئەرکی ئێوە زۆر قورسە بەڵێ قورسە گوێبیستی قسەکانی کاک محەممەدی ئەمە تەنها ئێمە لە ناوخۆی خۆمان جا چ بگابەوەی کە تۆ ئەم شەڕە لە بەغدادیش بکەی لە ناو نەتەوە و پێکاتە جیاوازەکانیش بکەی چ بگابەوەی کە تۆ شەڕی کورد و عەرەب بکەی چ بگابەوەی کە تۆ شەڕی بەدەستێنانی مافەیاسایی و دەستوریەکانی کورد بکەی هەر بەڕاستی ئیشی ئێوە قورسە بەڵێ ئێوە خۆتان بۆ ئەم بەرپرسیارەتی ئامادە کردووە تو وەکو خۆت ساڵحی جەوازات کە دەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی لەگەڵ خۆی دەبا لەوێ کە پێشکەش بە کورد و کوردستانیانی بکە بەڵێ ئەگەر تۆ زەکاتم بدەیت دەتوانم دەست پێ بکەم کە کاک محەممەد شتی زۆر جوانی وروژان بەڕاستی کە کێشەکان چۆنە و بەس ئاراستەیەەکە ئێمە کە دەڵێن دروست میێ وزارەمان هێزی تۆین لە بەغدا دیارە ئەو هێزە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر لە سەرۆک بابڵ هەتاوەکو دوعاندامی یەکێتی هەمومان هێزێکی یەکگرتووی کاریگەرین لە هەرێمیش و لە بەغداش ئەمە بۆ ئێستا یەکێتی ئەوەی سەلماندووە کە هێزێکی کاریگەرە و لە ڕابردووشە ئەوەی سەلماندووە لە سەردەمی شاغ لە دوای ڕاپەڕین لە ئێستاشدا کە ئێستا لەوانەیە لە هەموو کاتێک زیاتر یەکگرتوو بین و کاریگەریمان زیاتر بێ من لەسەر لەوە دەست پێ دەکەم کە ئێستا هەلومەرزی کورد هەلومەرزێکی پڕ لە هەڵوێستای لەسەرکردنە ئێمە گەلێکین کە هەر چوار دەورمان بە دوژمن تەندراوە ئەوانەی کە نایڵن کورد بگەن بە مافی خۆیان قسەکەمان لەسەر مافە ئەمە دەوڵەتانی دراوسەیە عراقیش کە بە هەمان شێ ئێمە سەر بێ عراقین لە هەمان کاتدا ئێمە دەوڵەتانی زلهێزمان هەیە کە ئەوەندەی کە مامەڵە لەگەڵ دەوڵەتداری دەکەن مامەڵە لەگەڵ کورد ناکەن وەکو حکوومەتیشی هەرێم ئەوەندەی کە مامەڵە لەگەڵ ئەوانەکەن خاڵی سێم ئێمە کورد لە ناو پەرلەمانی عێراقا لە کۆی 329 کورسی لە هەرە زۆرەکەی لەوانەیە 67 کورسیمان هەبێ کەواتە لێرە تەرازووی هێزی پەرلەمانی لاسەنگە کەواتە لێرەدا ئەگەر ئێمە بە مەسلەی پرۆسەی دیموکراسی بیکەین ینی 50 زاید یەک کەواتە ئێمە لێرەدا دەگەینێت چ معادلەیەک دەگەینەوە معادلەی کە دوژمنمان زۆرە زروفە دەولیەکە لە ساڵحی دەوڵەتانە وەکو کورد نەتەوە ئێستا لە ساڵحمان نییە پێویستمان بە کۆدەنگەکە یەکگرتوویەکەیە بۆی بتوانین لە ناو بەغدایە هێزێکی کاریگەر بین ئەو هێزی کاریگەرە بەو نسبەتە ئەندام پەرلەمانە کارایە ئەکتیڤە چالاکە بتوانین دیموکراسی تەوافقی سەردەی مامزەلال بژێڕینەوە بهێنێ ناو سەکۆی پەرلەمان ئەم دیموکراسی نەکردنی لایەنەکانی تریش ڕەنگە بەشێکی سەرکەوتنەکە بێت چونکە ئێمە بینیمانە زۆر جار بۆ ئەوەی کە نیسابێکی یاسایی لەسەر پرسێکی کە پەیوەندیدارە بە کورد یعنی بینیمانە بە باوەش پەرلەمانتارەکانی تریان هێناوە بۆی نیسابەکە تەواوکە کە مەسەڵەن لە ژیاندا واقعەیە و ئەمری واقعیشەیە واقع ئەوەیە کەم باسم کرد بەڵام ئەمری واقع هەیە ئەوەیە کە ئێستا بەداخەوە هەندێک لە هێزەکانی کوردستان لەگەڵ یەکێتیە هاوهێز نین هاوتەریب نین ینی باسی کێشەی کەرکووکەکەین کە کەرکوو کاتی خۆی ئێمە لە مفاوەزاتی 1985 هەموو شتێکمان نەمانتوانی وەرگین بەڵام کەرکووکی تیانە بڕەتمان کردەوە باشە
لە دوای ڕاپەڕین و لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام تاکە کەس کە مرافع مێژوویەکەی کرد جناوی مامجلال بوو و هەر ئەویش داخۆشی کرد لەسەر کوردستانێتی کەرکووک و ئێستاش جهەتی سیاسی هەیە کە ئیتیمان بە کەرکووک نادا لەبەرەوەی مەسلحاتی حزبی خۆی تێیدا کەمە لەبەرەوەی وا دەزانێت کە حزبەکەی تێیدا باڵا دەستە بۆیە زۆر مهتەم نییە لە بەغداش هەروایە بە هەمان شێوە بۆیە ئێمە ئەرکی یەشێتی قورسە لەوێ دەبێ ئێمە بین چەقێکی هەرە کاریگەر بوروژێنین کە تا ئێستا نەوروژێنرا ئەویش مەسلەی مافی هاونیشتیمانی بوونە حەقی مواطنە ئێمە بمانوێ نەمانەوێ ئێمە عێراقین بەپێی دەستور لە ناو دەستوریشا شتێک هەیە پێدەوتێ هەوێنی دەستور هەوێن ئەو ماستەیە کە دەیکەیە ناو شیر دەبێتە ماست ئەگەر ئەو هەوێنە تێنەکەی نابێتە ماست دەستوری ژەگە هەوێنی تێدانەبێت دەستورێکی حەقیقی نییە لە بەندەکانی یەکەم و دووەم و سێەم لە دەستورە باسی عێراقی دەکا باسی هاونیشتیمانی بوونی عێراقی دەکا کە وەلایەت بۆ دەوڵەتە هەیە ئێمە دەتوانین لەوە دەست پێ بکەین کە مافی هاونیشتیمانی بریتێلەوەی کە وازبم لەسەر و مافیشم هەیە ئەو مافە چۆن هاوڵاتێکی سعودی یان ئیماراتی یان کوێتی کە سوودمەندە لە هەموو سەرواتی نیشتیمانی ئەم وڵاتە 8 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ دەبێت حەقی منی تێدا بێ ئەبێ حەقی هاوڵاتی سلێمانی و دهۆک و بەسڕا و بەغدا و ئەوانەی تێدا بێ ئەم پارەیە بخرێتە ناو سندوقێکی نیشتیمانی بەسەر عەدەدی سوکانی نفوسی ئەم وڵاتە دابەش بکرێت کە 46 ملیۆنە تا ئێستا ئەمە نەکراوە حتا ئەم دەقەیە ئەمە نەکراوە ئەمە دوو بەرتەوەری بەرنامەکە لەسەر مەسەلەی یاسایە لەسەر مەسەلەی دەستورە بێنە سەرەوە مەسەلەیە لەسەر مەسەلەی دەستور نیوەی بڕگەکانی دەستور جێبەجێ نەکراوە بۆچی تا ئێستا قانونی نەوت و غاز دەرنەکراوە لەبەرەوەی لە مەسلحاتی جهەتێکی سیاسی گەورەی وەکو سیاسەکانی ئەمڕۆی عێراق و بەشێکی لای خۆشمان نییە ئێمە دەبێت پێدا بگرین لەسەرەوەی قانونی نەوت و غاز دەربکرێکە لە خزمەتی خەڵکە فەقیرەکەیە لە خزمەتی موچەخۆرانە بۆ تا ئێستا ئێمە مادەی 140 جێبەجێ نەکراوە بۆ عەرەبیشی ئەو سونە نایڵێ جێبەجێکەین ئەمە خاڵێکی گرنگتر ئێمە لە کوردستان تووشی جینۆساید بوون جینۆساید ینی ئیبادەی بەشەری پاکتاوی ڕەگەزی جینۆساید لە هەر وڵاتێکی دنیاە کە بێی ئەگەر دەوڵەتێک میلەتەکەی خۆی گەلەکەی خۆی جینۆساید کرد ئەو گەلا مافی سربەخۆی هەیە بەپێی قانونی نێودەوڵەتی لە ئەمم متحیدە واتە ئێستا کورد لە کەیسی جینۆساید بجوڵێنێ دەتوانێت سربەخۆی وەرگێ لە ڕێگەی ئەمم متحیدەیە کە تا ئێستا ئێمە بەداخەوە خەمسار بین لەوەیانە ئێمە ئەنفال بکراوی 1970,000 ئێمە هەڵەبجە کیمایی لێدراوە ئێمە هەزارەها گوندمان وێران کراوە هەزارە کانی و ڕزمان ڕوخێنراوە قەڵازێ وێران کراوە منطقی بالیسان کیمیایی باران کراوە ئەم هەموو کارەساتە تا ئێستا نەماتوانیوە ئەمە زەختێکی و فشارێکی نێودەوڵەتی کۆدەنگی بۆ دروستکەین جینۆساید بکەینە چەکێکی کاریگە دژی ئەم دەوڵەتی عێراقی کە ئێستا هەیە کە لە مێژوەکەی بەرپرسیارە ئێستا ئێمە سەیری کە ئەڵمان سەردەمی نازیەکان کە جوولەکەی ئیبادە کرد هەتا ئێستاش زەریبەی تەعویزاتی ئەم مینە دەدەن ئەرمەنەکان لە تورکیا لە سەردەمی عوسمانیدا و لە سەردەمی ئەتاتورکیدا کە جینۆساید کرا هەتا ئێستا لە کێشی شەرمەزاری هەتا ئێستاش قانونی نێودەوڵەتەکان دادگا نێودەوڵەتەکان یەخەی تورکیای ئێستا ئاگرن لەسەر ئەمینە ئەمە یەکێک لە کەیسە کاریگەریەکان زەویزاری سەرگەڕان ئەوەی جوتیاران کە پەتیان نەکرێتە مل ڕاکێشێنولان سەربازانی دەوڵەتی تازەی عێراقی کە دەبێت دیفاع لە هەیمەنەی دیموکراسی عێراق بکەن دەبێت دیفاع لە هەیمەنەی هاوڵاتی بوونی عێراقی بکەن دەچی پشتی لایەگەگرێ و لایەکەیکە ڕاکێشێت ئەم زەویزارانە زەوی کوردن جوتیارانی کووردا دێ بە ڕۆژی ڕۆناکتۆر ناحەقی لەگەڵەکە کەواتە ئەرکی ئێمە قورسە ئەوەی کە سەرۆک با بڵەڵێ بەڵە ئەرکەکەمان قورسە لەبەرەوەی ئێستا ئێمە حەقێکی زۆرمان خوراوە هەتا ئێستا بۆ معلوماتت خەبات بەردەوامە خەباتی چەک کۆتایی پیاتوە خەباتێکی زۆرمان ماوە ئێمە لە بەغدا دەبێ خەباتێکی بێوچام بکەین ئەبێت ئەو مافانە وەرگرینەوە کە لێمان زەوت کراوە کاک محەممەد پەرلەمانتاری خولی پێشوم هێناوە باسی لەوە کردووە لەگەڵەوەی ئێمە باسی یاساکەین جێبەجێکردنی یاسا تا چەند گرنگە بۆ ئەو مافانەی کە بۆ کورد بگەڕێنرێتەوە بەپێی یاسا بەڵام ئەوان باس لەوە دەکەن کە تەنانەت ئەو یاسانش کە دەردەچێت ئەگەر بڕگە و مادەیەکی تیابێ لە بەرژەوەندی کورد ئەگەر کورد لە پەرلەمانی عێراق یەکدەنگ نەبێ وریان نەبێ لە جێبەجێکردنەکەش یا زەرەر بە کوردەگەیەنن
بە نمونە یاسای ئیلغاکردنەوەی قرارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەمە یەک دوو بڕگەیتیایە کە لە بەرژەوەندی کووردە بەڵام ئەوان باس لەوە دەکەن تەنانەت لە جێبەجێکردنی ئەو یاسایشە ئەگەر کورد وریا نەبێ و ئەگەر کورد یەکدەنگ نەبێ هێشتا زەرەر بە کورد ئەگاجا قسەکە لەسەرەوەی یعنی ئەمە باس لە جێبەجێکردنی یاساکەکەین بەڵام هێشتاشکە یاساکە جێبەجێکرێ ئەگەر کورد وریا نەبێ زەربەی لێیەن کەواتە ئەم وریایی و ئەم یەکڕیزیەی کورد لە بەغداد بۆ ئێمە تا ئێستا هەستمان بە گرنگەکەی نەکردووە. بەڵێ لە ڕاستیە ئێمە خۆمان لەبەر ئەوی لێبووینە ئەوە ینی واقعەکە بەسەر خۆمانە هاتووە ئێمە نازانام ئێستا پێم باشە واقعی قسە بکەین ینی ئەوە نەبێ خاتری کەس بگرین ئێمە لە بەغدا کاتێ پێشی کە ئەچینە بەغدا 2 گروپ و 3 گروپ و زیاترین ئەمەی کە کورد ئەچێتە بەغدا هەندێک لەم گروپانەی لەم فراکسیۆنانە کە ئەچێتە بەغدا سیاسەتی وڵاتانی ئەقلیمی جێبەجێەکە سیاسەتی وڵاتانی ئەقلیمی یەک ناوێ ناماڵی کوردی یەک بێ 2 ناوێ هیچ یاسایەک و هیچ بڕگەیەکی دەستوری لە بەغدا بۆ کورد جێبەجێ بێ بە پێچەوانەی ئەمانەوە هەوڵەدا کێشە ناوچە کێشە لە سەرەکان دروست بکە کەرکک لە دەست کورد دەربێنێ و کار لەسەر ئەوواکە کە ئەو نەهجەی کەوا هەیە ئەو منهجەی کە وەری گرتووە ئەوە جێبەجێکە تۆ لە ماڵەکەی خۆتە ئەگەر بێ و بەرنامەی بۆ خۆت و ژیانت و هاوسەر و مناڵت دانەنەی خەڵکی تر بۆ دابنا حتمما بە سەقەتی بەرنامەکەت بۆ دانا ئێمە دەمانوێت یعنی یەشێتی وەکو هێزێکی ڕەسەن وەکو هێزێکی دروستبووی ناخی واقعی کوردەواری وەکو هێزێکی پێداویستی قۆناغەکە لە دایک بووە و هێزی تر ڕەنگە بەم شێوە لە دایک نەبوو بێ ڕەنگە پێویستی بنەماڵەیەک ببێ ڕەنگە موسسەیەکی نێودەوڵەتی مخابراتی ویسبێتی دروستی بکە بۆ ئەوەی کە بەردەوام جەڵەوی ئەم حرەکە و ئەم بزوتنەوە لەدەست خۆیانە ئەمە وای کردووە لە بەغدا نەمانتوانیوە تا ئێستاکە وەکو پێویست یەک ماڵێکە دروست بی ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەگە بێن و بەرچایی خۆتان لە سەرەتای پرۆسی ئازادی عێراق هەردوو بەڕێزان جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود بەردەوام لە بەغدا بوون بۆ لەبەر ئەوەی هەم سەرۆک مام جەلال و هەم جەنابی کاک مەسعود گرنگی بەغدایان ئەزانی کە بەغدا مرکزی قرارە ئیتر هەموو قرارەکان مرکزی بڕیارە بڕیاری نێودەوڵەتی ناوخۆیی اقتصادی و إلى آخری بەڵام ئێستا دەبینین وان نییە بۆ لەبەر ئەوەی ئەو فشارە ئیقلیمی و نێودەوڵەتیانە هەندێکیان بەم ئاڕاستەی ئەڕۆن کە ناوماڵی کورد لە بەغدا یەک نەبێ کە ناوماڵی کورد لە بەغدا یەک نەبوو وەکو پێویست پێداویستیەکانی لە خزمەتگوزاری خەڵکی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکانش وەکو پێویست جێبەجێ نابێ جا بە خوێندنەوەی یەکێتی بۆ ئەم واقعە بەردەوام بەشێکی یان نیوەی توانا و جوهدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەتی سەرۆک بافڵ تاڵەبانی لە بەغدایە بۆ لە تێگەیشتنی هەیە بۆ جێبەجێکردنی پێداویستەکانی خەڵکی کوردستان بەم میکانیزمە نەبێت جێبەجێ ناکرێت بەم شێوەیە نەبێ جێبەجێ ناکرێت جا یەکێتی لەبەر ئەوەی وەکو هێزێکی ڕەسەن تەمەشاکی لە زۆربەی شوێنەکان ئەیدەنە بەرسەر کاتێکە زانی هێرشی ئێرانمان بۆ دێ کاتێکە زانی هێرشی تورکیامان بۆ دێ کاتێکە زانی هێرش دێ بۆ ناوچە کێشە لەسەرەکان هەوڵەدەن بازنەی ستراتیژێتی یەکێتی تەسکەنەوە هەوڵەدەن ینی ڕێڕە و ئایدیا و فکری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو بە سەرۆکاتی سەرۆک مام جەلال و ئێستش بە سەرۆکاتی سەرۆک بافڵ دەیانوێت ئەم استراتیژە بشێوێنن بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی مێژوو کرد و وەکو پێداویستی قۆناغە یەک لە دوای یەکەکان هاتۆتە پێشەوە و دروست بووە ئەمە وای کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند لێدەن چەند خەڵکی لێجیا ئەکەنەوە چەند گروپی چەند هینی لێ ئەژێڕن چەند ئەوە بڵێن پیلانی لێ ئەژێڕن ئەم یەکێتی ڕۆژ بڕۆژ بە قووەتە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی لە ڕابردوو پێشووتر 18 کورسیمانە بوو ئەم هەڵبژار نەکرا بووین بە ڕقمێکی زیاتر لە 193 زیاد ماکرد ئەی دەبێت ئەم جارە چەند زیادکەین لەبەر ئەوە پلانەکەی یەکێتی پلانی خزمەتکردنی میلەتەکەیە بۆیە کە ئەبێ ئێمە هەم لە بەغدا هەم لە تەحالفاتی نێودەوڵەتی هەم لە ئومەمی متحیدا هەم لە وڵاتانی ئیقلیمی پەیوەندیەکانمان پەیوەندیەکی تەندروست بێ نەک پەیوەندیەک بێ
کۆمەڵێ موامەراتی لە پەنایە بێ ئەمە لەلایەک لەلایەکە ئەبێ پەرلەمانتارانمان لە بەغدا بە هەمان نەفەسکار بکەن بۆ ئەوی ناوماڵەکە یەک بێت چونکە پەرلەمانتاران ئەبێ لەوە تێبگەن ئەمان ئەسنە بەغدا کوڕ باو خۆیان نین ئەمانە کوڕی میلەتن ئەمە کوڕی نیشتیمانن ئێمە زۆر هەوڵماندا زۆر هەوڵماندا لە هەندێک شوێنە توانیمان یعنی بە مبادرەی بەدەست پێشخەری هەواڵانی یەکێتی توانیمان ئەمە بکەین بەڵام دیسان نەمانتوانی هەموو شتێکن بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی لە کەرکووک ئێمە گوتمان داوامان کرد لەسەر دەمی مەکتەبی سیاسی و هەواڵان و بەتایبەتی جەنابی کاگاسۆ داوای ئەوەمان کرد کورد لە کەرکووک یەکلز بێ لە ناو کێشە لەسەرەکانی یەکلز بێ تەنانەت داوامان کرد گوتمان لەگە عەرەب و تورکمانش بالستێکی مشتەرەک بێ بە ئێمە کاکە ئێمە لەگە خیانکارانی 16 ئۆکتۆبەر ئێمە ڕێک ناکەین خیانکارانی 16 ئۆکتۆبەر چێیە ئەو کەسی کە خیانەتەکەی کرد 400 میلیۆن دلاری وەرگرت و بۆ ئەوەی هێز ناوسی کێشە لەسەرەکان بکشێنێتەوە شنگالی بە قەتڵ و عامکردندا لە 150 خاچی کوردستانی لەدەستدا ئەجا دەیانوێت دەستە چەورەکەی خۆیان بەسەر یەکێکی ترا بسڕنەوە بۆ یەکە ئێمە لە بەغداوین ئەزانین ئەو مۆزوعانە چۆنی ئەجا لەبەر ئەوە ئێمە ئەرکی نەتەوایەتی و نیشتیمانی ئێمە لە سەروی هەموو شتێکەوە تەنانەتی یەکێک لە وەزیرەکانی حکوومەتی سەدام حوسێنی دیکتاتۆر ئەڵێ پێی ئەڵێن ئەڵێ تۆ پەشیمانی ئەوەی لەگە سەدام حوسێنا کردت قسەیەکەکە ئەڵێ ئەی ئێستا ئامادەی بێ لەگە سەرۆک مامزال کارکەی ئەڵێ نە ئەڵێ بۆ ئەڵێ هەموو عێراقی بەکارهێنا لە پێناو کووردا دەوێم ئەو بسمە شکەم دەبێت منش بەکاردێن لە پێناو کووردا بەڵام مامزەلال هەموو عێراقی بەکار هاوت لە پێناو عێراقا لە پێناو مافی مرۆڤە لە پێناو دەستکەوتە سیاسیەکان لە پێناو پاراستنی ژیان و دابینکردنی ژیان بۆ خەڵک لەبەر ئەوە ئێمە ئەبێ لە خۆمان تێبگەین یەکێتی نیشتیمانی کوردستان هێز و حیزب و فکرە و ئایدیایەکە لە وێنەی نییە تا بەم دەقێشەوە تەمەشاکە دۆستایەتی یەکێتی لەگەڵ هەموو لایەنەکان لەگە هەموو پێکاتەکان لە ئەمە لە ناوخۆ ئەنجا لە ئیتاری هەرێمایەتیە بە هەمان شێو ئەنجا لە تەحالفاتی نێودەوڵەتی و بریتانیا ئەمریکا فەڕەنسا هەموو ئەمانە بە شێوەیەکی باش یەکتەریب هەموو بڵین پەیوەندیەکانی ڕاگرتووە قسەکەی ئێمە لێرە ئەوەیە بەڵێ ئەگەر ئێمە بە هەمان نەفەسە کۆنەکەی سەرۆک مامزەلال و نەفەسی جەنابی کاک مەسعود لە بەغدا کار بکەین کورد ئەسێتە خۆناغێکتر ئەسێتە پێشەوە بەڵام ئەگەر ئێمە هەر یەکێتی بچینە پێشەوە و ڕۆژێک لە سلێمانی ڕۆژە لە هەولێر ڕۆژ دوای لە بەغدا بین ڕۆژی چوارەم لە کەرکووک بین بەڵێ ئێمە ئەتوانین بەشێک لە هاوسەنگەکان ڕاستکەینەوە بەڵام ناتوانین هەموو شتەکان بۆ لەبەر ئەوەی وەکو باسم کرد ینی تەوازنی پەیوەندیەکان لە منطقەکە ینی لاسەنگەوەسێ لە کۆتاییە یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر یەکڕێزی و یەکدەنگی و تەبایی نێوان هەموو لایەنەکانەکە و خزمەتشکا بۆ هەموو لایەنەکان و بە دەلیلی ئەوەی کە ئەم جارە کورد لە کەرکووک دەنگێکی باشیاورد بەڵێ ئەوە پارێزگارێکی باشمان ئەم جارە تەمەشاکە بەس تەمەشاکە ئەم جارە هەر لە حملەی انتخابیە تەمەشاکە کوردی کەرکووک و بەشێ لە عەرەبی کەرکووک و بەشێ لە تورکمانی کەرکووک و بەشێ لە مەسیحی کەرکووک چی بۆ یەکێتیەکەن یعنی ئەوەی ئەوان بۆ یەکێتیەکەن لە حملەیە یعنی شتێکی بێوێنێ بۆیە کە ئەم جارە بە سیاسەتی ڕاست و دروستی سەرۆک تاڵەبانی ئەم جارە لە کەرکووکش بەڵێ لە جاران زیاتر دەنگمان زیادەکە و سنگشمان زیادەکە یانزە ئەیبینی ئیشاڵە کەواتە کاک ساڵح مادەم ئەرکە قورسەکە لەسەر یەکێتیەوە لە ڕابردووش بینی ومانە کێ شەڕی موچەی کرد کێ شەڕی بەدەستێنانی مافەکانی کوردی کرد کێ بەردەوام لە بەغا بوو دەچوو دانوستانی دەکرد بۆ ئەوەی کە ئەو ئامانجوی کە هەیەی بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لەگەڵ خۆی بیهێنێتەوە بۆیە گرنگە لەم کاتەدا کە ئێمە لە بەردەم هەڵبژاردنێک داین کە بەڕاستی شەڕی کوردە لە بەغداد هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا و بەڕێزیشتان کاندیدن ڕووبکەرە کامێرەی خۆت و قەناعەت بە خەڵک بکە کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان کە دەنگ بدەن بۆ لیستەی کە شەڕی بەدەستێنانی مافەکانی ئەوانەکە و لە ناویشانە کاندیدی ژمارە حەڤە کەواتە چۆن قەناعەت بە خەڵک دەکەن فەرمو ئەو کامێرە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەتایبێت هەواداران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم وەکو کاندیدی ژمارە 17 ساڵحی جەوازات لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو هەوڵ و کۆششی خۆیان سڕکەنەوە لەم کۆتایی بانگەشەیە بۆی کەوە سندوقەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەوز پۆشکەن لەبەرەوەی کە تەنها هێزێک کە بتوانێت مافەکانیان دەستە بەرکە لە بەغدا
و لە هەرێمی کوردستانیش تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەر ئەوەی کە یەکێتی خاوەن خەباتێکی دوورودرێژە خاوەنی کارەزمایەکی وەکو جەنابی مام جەلال بووە کە لە بەغدادا توانیویەتی کۆمەڵێک دەستکەوتی زۆر گرنگ نەک بۆ کورد بۆ عێراقیش دەسەبەر بکە و توانیویەتی کە ببێتە سەکۆیەکی ئازادی و دیموکراسی بۆ عێراق و لە هەرێمی کوردستانیشدا ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە دەست پێشکەری جەنابی مام جەلال بووە. ئێمە وەکو کاندیدانی یەکێتی وەکو لیستی یەکێتی دەتوانین لە بەغدا کاری زۆر گرنگ بکەین، کارەکان کە لەسەروی هەمووشیانەوە چارەسەرکردنی کێشەی موچەیە کە هەنگاوەکانی سەرک باوڵ دلیلی ئەوەن کەوا چەند ئێمە بەپەرۆژ بووین و هەنگاوی داهاتومان ئەوەیە کە لە ساڵی ئایندە کە پەرلەمانی کوردستان دادەنیشێت بۆ یەکەم جەلسە و دووەم جەلسەی قانونی موازنەی 2026 دێتە مەیدان کە لەو قانونەدا ئێمە کۆمەڵێک هەڵەی ڕابردوو ڕاستکەینەوە کە شایستەدارایەکانی موچە بەتەواوی فراهم بکەین و کار لەسەر دەرچوونی قانونی نەوت و غاز بکەین کە سەروەتێکی نیشتیمانیە هەم بۆ کورد هەم بۆ عێراق و کار لەسەرەوە بکەین کە زەوێی داگیرکراوەکانی کورد بگەڕێتەوە، کار لەسەرەوە دەکەین کەوا موچەی کەسوکاری شەهیدان هاوتای عێراق بکرێ، کار لەسەرەوە دەکەین کەوا موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتای عێراق لێ بکرێت، زیندانە سیاسیەکان هەمان شایستەی عێراقیان هەبێت و هەموو ئەو بوارانەی ترکە خۆی دەبینێتەوە لە بێکاری گەنجان و لاوان هەوڵی ئەوە بدەینکەوە هەلی کاریان بۆ دابین بکرێت و مافی هاونیشتیمانی بوونی کوردیش وەکو عێراقیەک دەسەبەر بکرێت لەو سندوقە نیشتیمانی کەوا لە داهاتوودا پێداگرین لەسەرەوەی کەوا ئەم سندوقە دروست بکرێت. دەستان خۆش بێت کاک محەممەد زۆر بە کورتی باسی ئەوەمان بۆ بکە کە چەند گرنگە ینی خەڵکی ئێمە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بە تایبەت لەو ناوچانەی کە بە درێژایی بەرنامەکە باسمان کرد ئێمە هێشتا یەکێتیەکان ناوێرن قسە بکەن ئەگەر زمان هەڵبێنەوە زمانیانە بڕن بە تایبەت بۆ نمونە لە زاخۆ لە دووهۆک لە منتیقەی بادینان چەند گرنگە یەکێتیەکان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە کاندیدانی ئەوێ بدەن بۆ ئەوەی کە ئەوان شەڕی بەدەستێنانی مافەکانی کورد لە بەغدا بکەن کە ئەوان جۆرە ئازادیەک بۆ یەکێتیەکان لە ناوچەکانی خۆیان دەستەبەر بکەن. بەڵێ ئەیکەین بەدوو بەشەوە بەشی یەکەم ئەگەر هەر کەسێک لە کوردستان و ئەمە مەبەستمان ئەمەیان ناسە کێشە لەسەرەکان دەنگ بە یەکێتی بدا شتێکی بۆ دەکا وە کەرکووک ئەمەی کە ئێستا هەیە ئەو وعدانە و ئەو بەڵێنانەی کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاک بافڵ و هەواڵانی کەرکووک کە وعدیان بە خەڵکدا کە دەنگیان پێ بدەن هەمویان جێبەجێ کرد. سەبارەت تەبعاً بۆ هەموو ناوچە کێشە لەسەرەکان سەبارەت بە پارێزگای دوهۆک پێم خۆشە شتێک بڵین. ئێمە لە ناو باخەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو باخە لەوێ کلیلەکەی سەرپەرشتی لەوێ شەید ئیبراهیم عەزۆ هاوڕێکانێتی و شێخ حوسێنی بابە شێخ و هاوڕێکانێتی و خاوەن ئەو باخە 1000 پێشمەرگەی شەیدی یەکێتیە بەشێک لەوانە هاوڕەکانی سەرۆک مامزار کە ئێستاکە ماون ناومان ناوە ئەنجومەنی باڵای ڕاوێژکاری ئەنجومەنێکمان بۆ دروستکردن ئەوانە خاوەن ئەو باخەن لە ناو ئەو باخەیە 5 گوڵیان دیاری کردووە ئەم 5 گوڵا دەبنە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری بادینان و ئەم 5 گوڵا یەکیان ئیمانخانە ئیمان ئامێدی کە سەرکردایەتی بووە ئەندای پەرلەمان بووە کەسێکی خاوەن ئەزمونە و زۆر خزمەتی خەڵکی کردووە. دومینیان هەواڵێکمانە ناوی مامۆستا گۆرانە کوڕی شەیدە مامۆستایە گەنجێکی عاقڵە پیاوێکی سەلار زۆر ئومێدمان پێێتی. سێمینمان ئێمە کاگازات دارتاشە 11 کتابی تەلیف کردووە 2 کتابشی حازرە بۆ چابی یەکێکە لە هەرە پیاوە ڕووناکبیر و قەڵەم بەدەسە جوانەکانی بادینان چوارەمیان کاگ عیمادا کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دووەکش بووە پیاوێک بووە کە ئیشی کردووە جێ دەستی دیارە خەڵگەی ناسێ و هینی لەسەرە ینی حیسابی زۆر لەسەرە. کاندیدی پێنجەمان پارێزەر شین و شادخانە کە یەکێکە لە کادرە کۆنەکانی یەکێتی ئەندامی ئەنجومەنی ناوەند بووە کە ئێمە پێکەوە شادی بوو ئەدەم کە چ کەسێکی ئەکتیڤ بووە و لە هەمان کاتا خەرجی کولێ یاسایە پارێزەرە و ئێساش جێگری مەڵبەندە لەسەر میلاکی مەکتەبی ڕێخستن کە یەکێکە لە کادرە باشەکان بۆ یەکە ئێمە ئەم 5 گوڵە ئەم 5 گوڵە لە ناو باخی یەکێتیە هەچیەکیان دەنگ بێنێ بۆ ئێمە یان هەر هەمیان دەنگ بێنێ یا هەر کەسێک بۆ ئێمە سەرکەوتنێکی گەورەیە
و دەنگدان بەم پێنجکارنی لە دەڤەری بادینان وەفایەکە بۆ خوێنی سەرکردە شێخ حوسێنی بابەشێخی یەزیدی بۆ ئیبراهیم عەزۆ هەواڵەکانی کە بەناحەق شەید کران لە ناو هەواڵەکانشی شەیدی ئیبراهیم عەزۆی حەزەکەم ئەمە بۆ هەموو کوردستان باسکەم ئەو کاتێک کە گولەباران ئەکرێن یەکێک لە پێشمەرگەکان ئەکەوێتە بن شەیدەکان و بە برینداری دوای کە ئەوانەی تەقەکەرەکان و خائینەکان ئەڕۆن ئەم بە برینداری دەربازێ بێ ئەچێ بۆ ماڵێک لە ماڵێک کوردێکی باکوور 2 ساڵ ئەیشارێتەوە قایمە ئەڕۆ بۆ مەکتەبی سیاسی هەمیان شەید بوونە لە زمنە سعید ژناوێکی تری هەیە ئەم دەقێ لە بیرم نییە بەڵام نازناوی شەی سعیدیان هێناوە پاش 2 ساڵ خاوەن ماڵەکە ئەوەندە بە ئەدەبە ئەو کوڕە ئەڵێن کاکە مەڕۆ کچەکەی خۆشمانت ئەدێنێ ئەڵێن نەخێر من نەژن دێنم نهێت ئەسمەوە بەشاق ئەچێتەوە بەلای ڕەفیقەکانی ئێستاکە لە شاری لە قەزای سێمێلە یەکێکە لەو پیاوانەی کەواماوە لەم ڕۆژانە چین سەردانمان کرد ینی بەداخەوە تا ئێستاکە برینەکانی وەکو ینی سەقەت و کەس نەبوو تەدایکە بۆ یەکە بادینان خاوەن ئەم کەڵە پیاوانە بووە خاوەن ئەم کەڵە تێکۆشەرانە بووە خاوەن ڕەفیقەکانی مامزەلالن ومێدمان زۆرە ئەم جارە بادینانش دەنگ و قسەی خۆی هەبێ دەستان خۆش بێت محەممەد عوسمان ئەنجامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاسکە ئەم ئێوارەیە لەگەڵمان ئامادەیت هەبوو زۆر بەڕێز ساڵحی جەوازات کاندیدی ژمارە حەڤا لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی با بازنەی سلێمانی کاندیدی ژمارە حەڤەمان بیر نەچێت کاک ساڵح کە ساڵانێکە خزمەت بە خەڵک دەکات و هەمیشە دەرگای بەڕێوەبەرایەتیەکەی و ژوورەکەی واڵا بووە بۆ خزمەتکردنی خەڵک کاندیدانی بادینانیش لە یاد مەکەن هەموو ئەمانە پێکەوە دەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی بەدەستهێنانی مافە یاسایی و دەستوریەکانی ئێمە و هەموو کوردەکەن لە بەغداد سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە فایلێکی نوێ بە دیدارتان دەگەمەوە شاد